ئەمریکا دوایین هەڕەشەی لە عێراق کرد. ناوماڵی شیعە خەریکە بە تەواوی پەر دەبێت و دۆخەکە لە دەست دەردەچێت. تاوەکو ئێستا لایەنە شیعەکان بە تایبەت مالیکی بە فەرمی نەچوونەتە ژێرباری داواکاری گۆڕینی کاندیدی سەرۆکوەزیران. ئەمڕۆژ لەگەڵ هاتنی تۆم باراک بۆ بەغدا نووری مالیکی جەختی لەوە کردەوە کە بە هیچ شێوەیەک بەنیاز نییە بکشێتەوە. هاتنی تۆم باراک وەک دوایین پەیامە بۆ چوارچێوەی هەماهەنگی، ئەمەش دوای ئەوەی کە ئەو وادەیە کە ترامپ داینابوو بۆ گۆڕینی مالیکی تەواو بووە. لایەنە شیعەکان داواکاریەکەیان جێبەجێ نەکرد. لە ناوخۆی چوارچێوەی هەماهەنگی ئێستا هاوپەیمانەتیەک دژی مالیکی لە پێناوگۆڕینی دروست بووە. بڕیاریشە ئەمشەو کۆ ببنەوە و مالیکیش بەشداری کۆبوونەوەکە ناکات. پێدەچێت دوجار ئەو لایەنانە ناچار بن کە داواکاری ئەمریکا جێبەجێ بکەن و نووری مالیکی بە کەسێک بگۆڕن کە ڕەزامەندی ئەوی لەسەر بێت. دوای هەڕەشەکانی ترامپ سوودانی خواستی زیاتر بووە بۆ ئەوەی بۆ خولی دووەم پۆستی سەرۆکوەزیرانی عێراق وەربگرێتەوە، بەڵام هێشتا شانسی لاوازە. هاوکات ئەمڕۆ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی پێشووی عێراقیش ڕایگەیاند کە داواکاریەکانی ترامپ تەنها گۆڕینی مالیکی نییە، بەڵکو حەوت خاڵەکە جەخت لەسەر بەهێزکردنەوەی سەروەری عێراق و ئەنجامدانی چاکسازی و بەهێزکردنی دامەزراوەکان دەکاتەوە بۆ کۆتایی هێنان بە گروپە میلیشیاکان لە ماوەی کەمتر لە ساڵێک و کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەت.